قوبە و تۆڵەکانی ئەو منداڵانەی ئازاری دایک و بابیان دەدەن لە دنیای وەردەگیرێتەوە بەڵێ ئەوە بەڵگەی لەسرە کە ئەبوو بەکرا لە پێغەمبەریەوە دەجێرتەوە عەلەیهی السەڵات وەسەلام کە ئەو فەرمودەیان ئیمامی حاکم و ئیمامی ئەسپەهانی ڕیوایەتیان کردیە لە ڕێگای بەکاری کوڕی عەبدولعەزیزەوە و ئیمامی حاکمی نیسابوری فەرموویەتی صەحیح الئیسنادی و هەندێک لە زانایانیش دەفەرموون ضەعیفە هەندێکیش دەڵێن پاڵپشتی هەیە و ئیشی پێدەکرێ بەڵام باگوێ ڕابگرین بزانین چی فەرمووە دەفەرموێ كل الذنوب يؤخر الله منها ما شاء إلى يوم القيامة ئەگەری هەموو گوناهێکی هەیە خوای رب العالمین تۆڵەت لێنەستینتەوە هەڵیگری بۆ قیامەت إلا عقوق الوالدين إلا ئەزیەتدانی داک و باب نەبی فإن الله يعجله لصاحبه في الحياة قبل الممات ئەزیەتدانی داک و باب خوای رب العالمین تۆڵەت لێدەستینتەوە پێش قیامەتێ پێش ئەوەی مردنت بەسەر بێت وكعبي أحبار دفرمي إن الله لا يعجل هلاك العبد إذا كان عاقا لوالديه ليعجل له العذاب وإن الله لا يزيد في عمر العبد إذا كان بارا بوالديه ليزيده برا وخيرا دفرمي خواي رب العالمين خيرا عقوبة وطولي داكو بابا كان دكاتا ولو من دالاني كأزيتيان ددن هەتاوە چینێ عەذابەکانیان زوو بگاتێ و تۆبەی بکەن و ئازارەکەی واز لێبینن و عومر و تەمەنی ئەو کەسانەش درێژ دەکا کە چاکەکارن لەگەر داک و بابیان هەتا خێر و چاکەکانیان زیاد بکەن و زۆر بمینێنەوە لەگەڕیان و لە خزمەتیان دابن ئەو جار دەژمێری و دەفەرمێ ومن برهما أن ينفق عليهما إذا احتاج إلى ماله چاکە لەگە داک و باب ئەوەیە ئەگەر پێداویست بوون لە پارە و پولی خۆت بەبێ ئەوەی ئەوان وەبرێن بچی ئیحتاجیەکەیان جێبەجێ بکەی و پێداویستیەکەیان بۆ دابین بکەی ئەوە تا ئەحمەد دی کوڕی حەنبەل بە سەنەدی خۆی دەجێرتەوە لە عەمری کوڕی شوعەیبەوە ئەویش لە باوکیەوە و ئەویش لە باپیریەوە دەفەرمێ ئەتا ئەعرابی رسول الله صلى الله عليه وسلم فقال إن أبي يريد أن يجتاح مالي دەڵێ ئەعرابیەک و دەشتەچیە کاتە خزمەت پێغەمبەری عەلەیهی السەڵات وەسەلام فەرمووی پێغەمبەری خوای باوکم دەیەوێت دەست بە پارەکەی من دابینی و بیبە قال أنت ومالك لوالدك یان لە ڕیوایەتی دی لأبيك فەرمووی خۆت و ماڵەکەت ئی باوکتی ئاساییە إن أطيب ما أكلتم من كسبكم وإن أموال أولادكم من كسبكم فكلوه هنيئا پێغەمبەر فەرمی عەلەیهی السەڵات وسەلام پاک و خاوینترین و حەڵاڵترین ماڵ ئەوەیە بەدەستی خۆت بەدەستت هینابی و ئارەقەی نیوچاوانت بی منداڵەکانیش ئارەقەی نیوچاوانی ئێوەن و بەدەستی خۆتان ئێوە واتان کردیە سەبەب وجودی منداڵەکانن خوا بە ئێوەی داوە جا لەبەر هەندێ بزانن بەڕاستی منداڵەکانتان کە لە کەشابەتی ئێوەن ماڵیان بخۆن داک و بابەکان عافێتتان بی پێغەمبەر فەرمووی عەلەیهی السەڵات وسەلام حەرام نییە هەر داک و بابێک زانایانی ئیسلام دەفەرموون لۆ خەڵکی دینە بە لۆ دڵی خۆیان لۆ لەبەرکردنی خۆیان لۆ خواردن و خواردنەوەی خۆیان لۆ دەرمان و دکتۆر و پزیشکی خۆیان بەبێ ئیزنی منداڵەکانیان دەست بخەنە ناو ماڵەکانیان بیبەن بەدزی حیساب نییە بۆیان هەیە بەڵام بۆیان نییە لە منداڵەکەی خۆی بستینی لەوەیان بیداتە منداڵێکی تر تەنها بۆوان حەڵاڵە چونکە ئەوان سەبەب وجودی ئەو منداڵن نابی بیدەنە کەسی تر بەڵام بۆ خۆیان بۆیان هەیە بەقەدەر دڵی خۆیان و پێداویستی خۆیان بەبێ ئیزن و مۆڵەتی ڕۆڵە و کوڕەکانیان وە کچەکانیان بیبەن و بەکاری بینن عافێتیان بی پێغەمبەر فەرمووی عەلەیهی السەڵات وەسەلام